دم باش تماشاوان هجا جی برنامه مجاره کو میوانک بجاره ام بره خو بدن سلیمانیه و ام سر روشا اپراسیون او شهر باشور باخبن و کی مزانن پازده نیسان ده مسئول برزانی ها استانبول و استانبول بسر کمار ترکیه و دیسا حکمت سر کمار طیب اردوغان و حکمت فیضان هست نکر او تابلوی که درکت میونا باخبن هم دیسا پشتیوی مدید کل الباشور اپراسیون لشکری به هکاریا ترکیه و پلکی هاتی دست بکرن و شرکت جوار بده الوی در چیل به چنابه و هلوستا گل چی هلوستا پارتی دن چیه میوه باخبن حال گلمه حوالی ما روزنامه وان و کاروان هوران گلمه برس کاروان هم خیراتن خلاص هبجي سريد او هفديتنا كل اسطنبول بيكات ياكو مسرور برزاني و اردوغان بهدور بيكاني او ديمن و تابلو ياكو دركت مرو تشوا دعيس دبلوماسي تشوا شروع دستكرني هي أداري وشون ده يدي نوبل قدروا حكومة أكتا هذا الترباواتي دز شيبون أو ترافيك دبلوماسي كو نوبل صلاة باشوكو عن هلا علي قدروا كما نقول قبل علي موضوع بارزاننا أوكيش كتكون زانن برد دستكرني بهاري شيء بارزاني شو نفشتي وياجي مسؤول بارزاني باواكي لندين شهادة نهيدا سرداني كاتب أو بالدك شنه سرداني بارزاني مسؤول بارزاني لكن عليها بالدك شنه يك أولكو تغير يمجاركي لسر أو هذي كنشبوية دسبت علي خودی بارزانیو حتی چواشا کردن یعنی سانکی وسای بودن کو مجال چت تکلیه عبوری نابره هر دویایا دیگه من ابجی بوفا مسئله که تکلی نابره دو علی لسر چه اساسه که دیگه بودن کو لسر مسئله پترول و گاز پیزیده بود راز سرشتی و ام تکلیم تایید سر باقی لی دمك فوتوغرافي هبيتني مسرور بأردوغان ودركت حتى أشكره يعني ضلال بكو مسألة تيجي على آخر خطة أبي أبوري بتنهيها يعني هبيتني أبوري ما دمك شيء دبيت سر نقاش لسر تكالي أبوري دمك شيء دبيت ومسألة مسرور برداني تشوبا لقل وزير أبوري تركيا رمشتها يعني سر كومباني تركيا رمشتها ليت دوراتي باواكي فرق عجائب دركت لكن قارشي ولا قارشي سروك ميت دار مشتيا سروك ميتو سروك أبوري تركيا هذه استخباراتية أنا جريدراي طابتي أذهب بيتنا بكو هم يوم دزانين بيتنا كي ناتو شابو أردوغان حقام كدار وزير الشر تركا لو الفادا ومشتني تايبت كربو تقول موضوع بارزاني از من أو دم أوكتورات دي هم كتمة بيد بياكو أو عاتنا داري حاضرتي هذه داري بكن هو قابكو بريال دانا لسر للجرين الناتو دا بريال دانا كو بارزاني اعتبري شري لجيجي تبقى ازادي كردو قال كردستان ببن وبري اوای مسئول بارزانی جازی کردن و پشتاجی محمیدی پشتی دو روز آخرش دست کرد. گل باشورش بنا به هدیتنه چیل بیجه و بنا به شهری چیل بیجه پارتین باشور چیل بیجه یعنی وکی خویای کوتنه مالبات بارزانی خوازه هفکاری بکن لبارتون گل باشور لدیش بیجه یعنی روشا گل باشور برتکن گل باشور پارتین باشور او چیز بکنه چیل بیجه گل باشور یعنی مروف خیلی هرچند لعلی او دا مروف باقی تام بجگه خدا نبه مروف جواب دابش کرد لی راستی که خواه هیا جواب باشور اوه کولی مروف بچار خود بینه لبازار لسوکه دا
ژیانە ڕۆژانەدا و عینی دیاژی لە ئەوێ تەبنە جوواکیدا کوگیرۆیی توێتە هەر ماڵێک مرۆڤ بەکلێتی جوواکی تاکی جوواکی مرۆڤ بکارێ بۆ ببینێ و عین نزیکایەتی وانە هەڵسەنگاندن بۆ بکە خۆ وەکی ڕەهین دەبێت تالی ماڵاتە بارزانیوە ڕەهین هاتنەگرتن شۆڕشێک و 1991 دەفەتێ مەزن تکاری بدا بە پێشکەوتنی جوواکێ و باشەری کوردستان بکە بنگەهێک ji bo azadî zemînekî bo azadî hem bo xwe kedek û 100 sal hatibû dayî defetekî bika be sîmbolekî wekî mînakekî ji bo demokratîkbûnê li Iraqê de ji bo heta herêmê de û defetekî mezin jî li bo nefereyê Kurd hem li başûr hem li parçeyê dinê Kurdistanê mixabin ev şoreş hate dizîn li Malbatê Barzanî de hate dizîn zaten piştî 3 sal li راپەڕی شەڕێ ناوخۆیی لەناو پارتیە دەسەڵاتدار هات دەست پێکردن زێدەتری 30,000 مرۆڤ هێژای کورد هاتنە کوشتن و پشتی ڤیاژی ئەم دەبینن بە درێژایی ئەو پێواژەی یعنی ساڵێکی پشتی ئەو راپەڕی کوچێ بوو شەڕێ ئیلامی شەڕ لەگەڵ قەتەکە و حتا پێواژەی 2000 ژی پشتی ڤیا 2002 دیسان پێواژەیەکی نوێی شەڕ پشتیویا ئەم دەبینن دی لە پێواژەی 2008 ڕۆڵێوانە لە تەسبیەیەک و بڕیاردابوون لەناو شەڕەشێک کوردستانێدا پێش بخەن لە پێواژەی پشتیویا هەڵبژاردنێ کو لە باکوورە و سوورەجی گاوێ بە پێشەنگایەتی ڕێبەر ئاپۆ هات ئاوێتن دیسان ڕۆڵ گرتن ماڵاتێ بارزانî لە کیژان عەلیدا لالی رژیم ترکیه‌دا رژیم AKP'da بە سەردانی مەسعود بارزانî بە تەبیبوونی کەمپینê Erdogan لە باکووری کوردستان ئەمەد وان مێردی وانە پشتی بیا ئەم دبینین لە پێواژەی ئەودا لە پێواژەی 2019 2020 2018 2019 دیسان لە باکووری کوردستاندا بە هەمانەوە لە کلێکی رژیم ئەردۆغاندا جێگەتن یعنی شتێک نەماکو رژیمە ترک نەکردبێ و قەدەفەژی کۆپی بیا نەکردبێ و هەری داوێژی دەرکرد یعنی ئەو ڕێوبەرێ هەدەفە لە هەولێرێ نوێنەرایەتی هەدەفە لە هەولێرە ئاشکرا گوتن بەکری هاتن پێش کامێرایە گوتن پارتی دموکراتی کوردستان یعنی مەڵباتە بارزانî و حزب مۆنۆپۆل کردیە لەمە دەخوازێت وان ببین بە سیخۆرە ترکە سیخۆتی سەر ئەندامی مەپەرسەکان لەسەر جواکی باشووری کوردستان ژی پرسەوە جەڵام بەسەر بدەم جواک لەوی دەسەڵاتێ بەهێوی بووە هەڵبژاردنێ ئۆکتۆبر ساڵی بوری دەڵاو دەرخست ئەو جوات بە تو ئاوایی باوەڕی خوا بە پارتی ناماوە یعنی لە هەر حتا هەرێمێ مەسەڵەن ئەم بێژین بەهدینا یعنی ئەو هەرێمێ منتەقەی جوهۆ کەولێر ئەوانە داخوازی لە پەدەکە هاتیە کەمتر لە سەدی 15 ئەو سەدی 15 ژی بیر نەکەین ئەو سەدی 15 ژی سەدی 5 دەرەکەری بی ئەو کۆچبەرێن کو لە هەرێمێ وەکی ڕەهین هاتنەگرتن مەسەڵەن هەندێک شەنگاڵیا ڕەهین گرتنە هەندێک ڕۆژاوایی ڕەهین گرتنە هەندێک ترشکچی یە باکووری کوردستان هاتنە چوونە گەل قەدەفە هەندێک ترشکچی ڕۆژهەڵاتێک چوونە وانە عینە گەر هەردوو وانە ناسنامە عێراقی جنسیە بۆ وانەچێکردنە وانە بۆ دەمێ هەڵبژاردن دێن بەکاران یعنی لە باشووری کوردستاندا حەزکردنێ لە قەدەفە نەها سەدی 10 کەمترە لە باشووری کوردستاندا لێ وەکی دەوڵەتی دنێ هەرێمی وەکو ڕێوەبەری دنێ هەرێمی بە زۆر بە ئیمکانێ ئەم بێژیم ئابووری بە ئیمکانێ چەکداری ئەوانە خۆ سەرگەر دەسەپێنن و بڕیارێ وەکی حکوومەتێکی ناوەندگەرا دەخوازن بەوی ئاوایی ژیانە خۆ دەوام بکەن بڕیار لەسەر گەر پێش دەخەن مەسەلەی لە پارلەمەنت هەلوەستێک چاوە هەیە بەکو پارلەمەنتۆ تەنێ پەلەکە نینە یانە کەژی هەیە و پارتیزنیشەنن
اول همبری وی هلوستا پدکی سگمک شو میشن برتکی اون چنه برز شتێک بناو پەرلەمانتۆ یعنی شتێکی بخۆ دەبێژن یعنی ئەو تعریفی وانەوە حتا عالیە سیاسی ناو لێ دەکەن ئەو ناو پەرلەماندانا کارتۆنێکە ئەوێ بیچمەی شکلێکە ناوی پەرلەمانتۆیە ئەگەرمە تۆ تایبەتمەندی پەرلەمان تێدا نینە یعنی هەرێمێکە 30 ساڵە هێش باشووری کوردستان خودی یاسا نینە پەرلەمان بەری هەر شتێک گرێدرای یاسایە یعنی کارێوی یاسانی ئەو نیشان دەدات شتێک و هاتیە چێکردن لە 30 ساڵی دەربازبوویدا لە ذاتی خۆدا لە جەوهەری خۆدا شتێک بەناو پەرلەمانتۆ نینە هەندێک گروپی سیاسینە کاتێرن دەمێت بخوازن شتێک شکڵێکی فەرمی بۆ یان ماسکەیەکی فەرمی بۆ یەکی فەرمی لێ بکەن وی بیا دەبن ئەو جێک و ناوی پەرلەمانتۆیە و دەمێک نەخوازنجی دەری ئەو پەرلەمانتۆ قاپات دەکەن ئەو ناوات قاپات دەکەن بڕیارێکە کاری دەگرن لەسەر مەسەلەی هەڵوێستی عالیە سیاسی و لە باشووری کوردستان هەنە ناو ڕێوبەری دانا شتێک مرۆڤ بێژێ ئەوەکو ئاڵۆزی تەولیهەبیەکی زێدە نەلەهەتکردنێکی زێدە ناوبەری پارتیە سیاسی و قەدەفەیە چۆن قەدەفە هەموو ئیمکانێک بەکارانیەک و عالیە سیاسی خاتە بن باندۆرێ خوا یعنی حتا عالیە و ناو دەسەڵاتی دانا وأساساً أم بيسا بيتا قلتن يجل سبب جزاكرني قل وان عليه سياسي جزاكر بو وان هوريس دوان بو سرطواندني وان عليه سياسي بو لهم بقدفة دا برلمان ليه همي دزاني يعني قدفة بدستانيين سر برلمان مساعدنا داكو اللي ياسايي با چون شتي بناو ياسا بونين يعني موضوعات بارزاني جوري همي ياسانا يعني سیستمێکی خراڵکی شۆرە چێکردنە لە هەرێمێ هەر یاسایەکی لە هەرێمێ دەگرێت بۆ نمونەژی دەکرد یعنی پاییزی پات ئەو پارلەمەنتەرەوە ئاخاتنێکی پڕ نەخۆش کرد کەسێک و خوازێ ئەوێ قەدەفە بکە ئەم نەزان ئەم چ لە چ لەوی دەکرێت عالیە سیاسی بەوی ئاوایی مەنزەی پارلەمان دەکرد و نەها شتێکی در سەر مەسەلەی دیسان او تكراري تدكا او هنا قدف الدقالة سر ريوبري بيشقات ريوبري باشوري كردستان بيشقات انا بابتي جدا شيء زي ده بيه تقريبا ما هيك زي ده بابتي غاز استبشتي غاز قضائية اوجي بيه سبب بياكو بارشابوني كي نو لنا برلمان دا شيء بيه عليه سياسي دين دبيجن ام بتوع وايكي مساعدة ناجي دوسيه غاز جي وكي دوسيه نفط ليوري كرن وكي دوسيه نفط علي قدفوا خلاتي عقبة بيتكلم ودرامة دينيجي ببيتا شكو بومبا وسياسته أنتي كردجي ملتي كردجي جالي كرد بيت بكارا ببيا وكا بله نها دیسا چند بره ننريتي عنگو جندلين پدیکش دکت هولی لأمريكا لأوروبا لإسطنبول لدبي جالك مال ملك شركات كرينه گل باشور هبر بگی چی بشه یعنی و هوا چما پرشکوانینه چوانینه و چما گل هم بگی بدنگه یعنی جبرکو بینکو معاش آنگو باجه جواکی ندوان موچوان ندوان الهی نجی به تریلیون دلار مال ملک خود کردن اف چوا تیپش وزی کرد گرندای او بابتك جندلية موضوعات بارزانية يعني جندلية لناو سيستم الدولة تدا بخود اندزانية سيستم الدولة اساسي خلاصة تكال كدنو ذكرنا لجراكية لي بموضوعات بارزانية نمنين جدا لهرين مدات كذا نمنين عجائب لهرين مدات كذا مثلا حسابك يعني ابنا مسألة فقط جريدراري عليكم پشتی 1991 وشوندا خاص para قازانشتنا اب تواجه دور دريج ملا مصطفى ودستيدك مصطفى بارزاني مسألة زيني بارا يجواكي بس بكديه وتابع تنظاروكي كوريبي كورازي نبيه بيجي بهمان اواي دوام بكن از باورم کو ابي موضوع بارزاني كان اواجي نينكو انها هاتيه راجعه
پارە و دارایی ئەوانە پڕ زێدەیە چون لە باشووری کوردستان جێگەیەکی استراتژیک هەیە ناوبەرێ ئەوروپا و وڵاتی عەرەبیدا ناوبەر ئەوروپا و وڵاتی وەکی ئێران و ئەفغانستاندا یعنی دەروازەیەکە ji bo anîne ştê li ser erd li rê erdda ew hemî îmkan pareyê ku li viya berhem dête anîn li alî deselat da li alî deselat da hatiye dizî ev bimêne bi cêyekî bi dirêjayî em 30 sal em viya dibêjî ev beşekî din jî pêdavîstî jiyanê civak rojana piştî ew pêvajiyê ku li alî hikûmetê navendî Iraqê da Komalkujî enfal valakirin hatî çêkirin civak li alî pêdavîstî jiyanê rojana ve pêwîstî heye ku çi li derve yani wisa wisa sîstemekî wisa çêkirin li derve çi têxwe bixwazin civakekî 5 milyon kesî rojana çi dixwaze ewane li derve bênin bi pereyekî 2 qat 3 qat 4 qatê tiştê ku li fabrîka de çêdibê li snûra we bitebet li Tirkiye ve dêmin ev jî dîsî pareyekî xeyalî çêdike heta li meselê derman li pêdavîstî derman li xestexane wan tiştane li pêdavîstî heta tiştê herî seretayî yani cilûber ev ya abûriyekî zêde mezin çêdike û bim ewane bi hemû ve cegê xwe li hevkirinê navberê malbatê Barzanî bi dirêjayî vî 30 sal li derbasbûyî wekî rêberê serekî li ser hikûmetê herêm legel dewletê dagîrkerê Tirkiye, Îran, Sûriye û Iraq çi qas ew pareyê bêguman bi milyarha sedha milyar dolar pare komkirina û ew parane razandine beşekî wî li Tirkiye razandine beşekî wî li Lubnan medî herî dayî îflas kir ew hindekî hejmarê wî derket beşekî wî li Amerîka beşekî wî li Dubey hêdî derkeve ez bawerim pir zêdetir e li viya lê civak çi dibêje civak ya çawa dibîne civak viya wekî karasatekî dibîne ku li niha pê de êdî baweriyê xwe bi çû dewletê bi çû rêberiyek û îddiayê nasyonalîzm netewperestî bikat باورiyê xwe pê neyêne bawer pê neke û îradeyê xwe carekî din teslîmî van hêzanî nekat niha zaten beşekî zêdeyê herê li nav bazar de bazarê mirov dibînî li jiyanê rojane de ez rastî pir mirovatêm li basê viya dikim dibêjin bi vî şêwazê em dixwazin hikûmetê navendî bê lê bi awayekî edlana nizîkî ew ê biçilbê herîkem yasayekî ye yani dizîkî jî bê dîsan bi awayekî yasayî dête dikî باوکی چارچوبه این در اشتکه دیده کردن لی ریوبری هرمه باشوری کردستان در بتایبر موضوعات بارزانی ایدی و که فرعون زمانه لیاتنا ذاتا حتی 1990 میگوید یک بارزانی هست مسعود بارزانی نه ایدی و که کیوار گاشین بونه زارو که مسعود هنه زارو که نچیر هنه زارو که وانجی یعنی هر کی بدها به 100 میلیارد دلار کاری پارا زیر جوابی و حنکی خوشی به هر کسی کرد. روز نها بودی آوایی. پرسنوی داوی پیش روزی که پیش مالبات بارزانیه و لازمه که گل همری وان نلرتی و گندریه پدی که هلوسته شو. یعنی بگم من زمان خواست کو یعنی هر چیزی بخواد زمان بخواد از باورم از بیاد بجم کو هر چیزی لناو زمان داشته بده ناو زمان ناو مکان داشته بده فهم کردن راستی موضوعات بارزانی هم زمان و هم مکان داشت و اول زمان و مکان جواب کردستان به چاوی خودی نه لعلی ریاضی و لیاقت وان هیکو جواب برای ببر ادارت کرد نه علی باوری و درستبون و او تابت من دیگر وان هیا جواب ببیع حسیایی و بریار خودای يعني ما بس حرب جارني هذه أخي هيدا كده وأز بيجم حرب جارني جدا بيتكرر روش ده خلاص جبات نهاد بقاضي بعوايكي زرري هاي كم بيني دي في باجوي ده بعد ليه راستي سيستم هاي لو شلاتي مالي سيستم الاتصالات فتو بعوايكي
اشتیانه به آوای دموکراتیک کناده نکرده مصاحب نده هزی ذاتی کو مداخله وان بده کردن دبی تبلیغ هبی دبی روش جداج بده چکدن و اساسا هر قاضي موضوعات بارزاني باشتر بوينه موضوعات بارزاني ده اوپراسيون تركيا هو دادي كدنه ماشو دي كردستان ده مروت كاري بياجي جريداي همان مجربينه خوازن مادام كجواب ديوان خبرنا كار بيجاد لعلي رجيم التركوا على العراق على العراق له ليله دابغ على تركيا له ليله دابغ ليه جواب ببريالا تشتكو ناو راگەیاندنا داهەیە شتێک و ناو جواب داهەیە چ ناو کەونە جوواکی داهەیە شتێک ناو مزگەفتا داهەیە بیایە جواب بە تەمامی هاتیە بەر تەقینێ و مرۆڤ کارێ بێژێ ئەم لە باشووری کوردستانی لە پێواژەیەکی پڕ حەساس و چارەنووساز داین جواب لە هەر قانونساتێکدا ئیمکانێتیا هەیە کو باوایەکی ڕاپەڕی دەستێ بکات دژی سیستەمێک دەسەڵاتێک بنەماڵی بارزانانی وی دەسەڵاتێک بۆ هەمیشە باوێژێت ناو چەودانی بیرۆکێ. بەێ ئەم گەلێک سپاسکن باس بۆ وەژی ساڵبی بەێ تەماشەوانی هێژە گەشتن دەبێ بەرنامەخوا مە هەوزا و لەگەل هەواڵی مێ خۆی هەواڵی مێ ڕۆژنامەگەر برێز کاروان هەورام دەربارەی گەشتدانی لە باشوور و هەلوەستا مەڵباتە بارزانانی و هەلوەستا گەل هەبەری مەڵباتە بارزانانی باخبن ئەم گەشتن دەبێ بەرنامەخوا حتا جارێک نێ ببین خێر خۆشێدە جبێ نەکەن ببن ئابۆنەی خۆبوونێ و خۆبوونێ بشۆبینن دەمە خۆش